دوای زیاتر لە 8 ساڵ خەونەکەی بەدیهێنا و کۆشکێکی بۆ کارەدەستیەکانی کردەوە. لەبەر دوودار و تەختە چەندین کاری دەستی دروست دەکات و شێوازێکی ونەری پێدەبەخشێت. هیوای کارکردن و هەوڵدان و ماندووبوون بوونەتە چیرۆکی سەرکەوتنی دانیار و گەیشتن بە خەونەکەی. کارەدەستیەکانی سەرنج یەبوانی بەلای خۆی داڕاکێشاوە و دەستخۆشی لە توانەکانی دەکەن کە وەک خاوەن پێداویستێکی تایبەت ئاستەنگەکانی ژیانی نەبووەتە ڕێگر لە بەردەم سەرکەوتنەکانی. لێرە من دوانیمە چەندێک دوانامەیە چەندێک ئەتوانم ئیش بکەم بتوانم تا سیادر بەردەوام بەم ئیشەکەم و ئیشەکەم و قسەڕە بخۆشەوێ و سیادر من ناوێکی تایبەتیم هەیە براندێکی بچووکم دروست کردووە بە ناوی بەرادی دانیارەوانێ دەستپێکردنی ئەم شۆریشانە شوێنێکی وەشەم هەبوو ئەیدر لە شوێنی وەشەکە شت دروستەکەم حازریانەکە ئەم شۆریشانەدا ئەیانکەم ئیشی تەختەیە ئیشی شەمەدانە چێمەوە ماشێکردنسا من زۆر ئەمیشان ناکەم. کۆشکەکەی ناوی دنیای دانیارە بەڵام وەک ناوی کۆشکەکەی دنیایەکی ڕەنگاوڕەنگ لە خەیاڵیدا دروست بووە. باوکی خەندە لە لێوەکانی ناوڕێت و دڵخۆشین ڕۆژێتی کە کوڕە خاوەن پێداویستە تایبەتەکەی دەبینێت خاوەنکاری خۆیەتی. هەڵگری پەیامێکە هەمووان هەندەدات تا کار بکەن و بەسەر ئاستەنگەکانی ژیاندا سەر بکەون. کۆشکەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتیەوە کراوەتەوە تا خاوەن پێداویستە تایبەتەکان بتوانن پشت بە تواناکانی خۆیان ببەستن. دیارە بە سوپاسەوە دوای ئاراستەکردنی نووسراوێکی فەرمی و سەردانی ئیدارەی فامیلی مۆڵ ڕەزامەندیان دەربڕی بۆ ئەوەی کاگە دانیار لێرە بێتە خاوەنی ئەو کۆشکە خنجیلانە بتوانێت ئەو بەهرەیە کە هەیەی پیشانی بدا و هەم پاڵپشتێکی داراییش بێت بۆ ژیانی خۆی. ئێمە بەردەوامە بینەم جۆرە چالاکیانە بۆ ئەوەی خزمەتی خاوەن پێداویستی تایبەتی بکەین و بەڕاستی خاوەن پێداویستی تایبەت لەگەڵ خۆمان ئاوێتە بکەین لەگەڵ ڕۆحمان لەگەڵ ناخمان بۆ ئەوەی هەست بەوە نەکەن پشتیوانیان نییە هەست بەوە نەکەن کەوا بەداخەوە لە کۆمەلگە پراوێز خراون ئێمە لەگەڵیان نەبین وەکو دڵسۆزی خۆیان. خێزانەکەی لە کارەکان و بیرۆکە ونەرەکاندا هاوکاری دەکەن و شانازی پێوە دەکەن کە وەک خاوەن پێداویستێکی تایبەت کار دەکات و بژێوی ژیانی دابین دەکات. دانیار بە کارەدەستیەکانی و لە فرۆشگا پسکۆلانەکەیدا پەیامی کارکردن بۆ خاوەن پێداویستەکانی دیکە دەنێرێت تا ئەوانیش بتوانن کار بکەن و پشت بە تواناکانی خۆیان ببەستن. بڕوا بادین کورسات نیوس سلێمانی.